من لانی کانی خانەگرم و قسەکانی زۆر لەسەر حەقا. کانی خان ئەگەر ئیمکانێتیشی باش بێ لە حاڵەتێکی وەکو ئەم کێشەی ئەمانە، من پێم وایە ئەرکەکە زیاتر لەسەر براکەیە، ئەو پێویستە زیاتر ئاگای لە باوکی بێت، چکە هەر بە پێی شەرع دوو بەش لە ماڵی باوکەیرێ بە برا بەشێکەیرێ بە خوشکەکە. وەڵامە موسا بۆ پشتگیری قسەکەی جەنابێ باوکەکە کە ئێمە چوینە لای لە بەسخانەی بە ساڵە چوان، حتا لۆمەی خۆیە کرێگوم ئەبێ بەشێک لە سێ بەش بەشێکی بەم بە کچەکەم ئەیگو ئەو بە شەشم نێهاوەتی هەمووی ماوە بە کوڕەکەم، زۆربەی زۆری یامە بە کوڕەکەم وەم زانی کارێکی باشم کردووە کە چێسا لە کۆتایی بووم دەرکە و کچەکەم کە لە زۆر شت بێ بەش کردووە ئەو دڵسۆسترە هێشتا لە کوڕەکەم کە زۆر شتم ماوەتێ. بەڵێ هەمیشە مامۆستا لە مجتەمەعی ئێمەیە ئافرەت بۆ دایک و باوک باشترە، هەرچەندە خێزانەکانی ئێمە حەزەکەن زیاتر کوڕیان بێ و کوڕیشیان لا مهمترە، بەڵام توانجەکەشە خەنە سەر خێزانەکەیان ئەڵێن خێزانەکەمان ناڵێ. من بەس پێم وایە ئەگەر خۆی توانای هەبێت بڕوان ناکەم خێزانەکەی، خۆی بتوانێت لە ماڵەکەی خۆی بەڕێوە بەرێ و خۆی باوکە چۆن ماڵەکانی بەخێوکە باوکشی بە هەمان شێوە ئەوی بەخێو کردووە. بۆڵێن پیاوانی چی؟ ینی پیاوێ نەتوانێت قەناعەت بە هاوسەرەکەی بکات، خزمەتی باوکی بکە یا بە هەردووکیان خزمەتی بکەن، ینی حتا ئەگەر هێشتا باوکیان نەگەشتێتەوە خۆناغا، بەڵام خوا نەخواسە ئەگەر بە شەڕیتر گەشتە و خۆناغەش ئەم باوکەیان لە دەست و پێ کەوت، نەیتوانی خۆشی خزمەتی خۆی بکە، ئەم ئیمکانیەتی هەیە گەر خێزانەکەشی نایکا خۆتوانێ کەسێک بێنێ خزمەتکارێ ئەمەی پێ ئەڵێن یارمەتیانەیە هاوکاریانەکە زۆر خێزانەوەی کردووە هێ نابێت، یعنی معقولە تۆ لەبەر خاتری ژن واز لە باوکە بێنی چۆنە بێت باوک عەفو مامۆستاجان باوک واجبە لەسەرمان ئەرکمانە مافی هەیە لەسەرمان خێزانیش مافی هەیە. مامۆستا ئەگەر هات و ڕۆژێ دکتۆرگیان خێزانەکەی دایکی وای لە هاو یا باوکی وای لات خێزانەکەشی کەواتە هەروکو هاوسەرەکەی وابێ لە دایک و باوکی خۆیەکەی ڕێی لێ بگرێ ئەبێ ڕێگەی لێ بگرێت و نێتە ماڵی خۆی ئەو مشکلەی ئێمە زۆربەی خەڵکەکان چییە خۆی ناخەنە شوێنی ئەو ئێستا ئەم خوشکە زایی کە خێزانی ئەمە خۆی ناخاتە شوێنی بڵێ باشەکە دایکی من وای لێ هاو، ینی ڕازیە بم مێردەکەم دەریکات و یا من بیخەمە بڵم مێردەکەم ڕازی نابێ مێردەکەم هاوکاریم کە ئەیکەواتە منیش دەبێ هاوکاری هاوسەرەکەم بکەم لە کاتێکە کە باوکی و لێ قەوماوە یا لەم حاڵەتە. بەڵێ مامۆستا من پێم وایە دکتۆرگیان هیچ خەتای خێزانەکەی نییە، خەتای خۆیەتی، چکە خۆی توانای نییە، خۆی بێدەسڵاتە، پیاوێکی بێدەسڵاتە ناتوانێت ئەو باوکی چەند ها ساڵ کرێکاری و داماوی کردبێ بە هەر شێوازی ئەوی بەخێو کردبێ و غەدری لە مناڵەکانی کەش کردو هەمیاوە بەو ئەو بەو شێوەیە پاداشتیاوەتەوە.